دیارە بەنیازمان لەو گربوونەوەی ئەوڕۆ بوو کە مۆڵەتی ڕسمیمان وەرگرتووە بۆ ناڕزایی دەربڕین لە هەمبەر ئەو داواکاریانەی کە هەمانە بەڵام بەداخەوە تاکو ئێستا لۆکەش 20 دقە لەسەر کاتی مۆڵەتەکە وەرگرتنەکە تێپەڕیوە و قایمقام ئامادە نییە پێشوازی لە داواکاری هاوڵاتیان بکات و وەلێرەوە ڕخنەمان هەیە بەڕاستی لەوەوە لە ڕووی ئەمنیشەوە هیچ ئامادەکاریەکیان نەکردووە و کە مۆڵەت لە هەردوو لایەنی پەیوەندیدار هەم لە شورتە و هەم لە ئاسایش و قایمقامیش وەرگیراوە و لێرانەدا بەڕاستی نیگەرانین لەو ئەوەی کە قایمقام بەرامبەر بە و جەماعەتی گربوونەوەی پیشانیدا و سوپاسدانەکەن لە ڕێگەی بەڕێز قایمقامێتی قەزای سۆران بۆ بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزارەتی کارەبا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕای گشتی ماوەیەکە ناوەندی دەستڕۆیشتوو لە دەسەڵاتدارەتی حکومڕانی هەرێمی کوردستاندا هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ بە تایبەتیکردنی کەرتی کارەبا و لە هەوڵی ئەوەشدان کەرتەکانی تەندروستی و وزە و خوێندن و شارەوانی و هەتا دوایی هەموو ئەم بوارانە کە ژێرخانی ئابووری هەرێم پێکدێنن بخەنە ژێڕکێفی بە ناوی کەرتی تایبەتەوە ئەمەش بۆ خۆگونجاندنە لەسەر بەرنامە و ڕێنماییەکانی سیاسەتی بانکی نێودەوڵەتی و بە ناوی چاکسازی قەیرانی ئابووری و داراییەوە بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستاندا دەسەپێرێ لە کاتێکدا دەرکەوتووە کە مەرجەکانی بانکی نێودەوڵەتی لە چەندین وڵات پەیڕەو کراوە و نەبۆتە هۆی گەشەسەندنی ئابووری و تێپەڕاندنی قەیرانی دارایی بەڵکو ئاکامی خراپتری و برسیەتی و نەداری و دەیان کێشەیتری کۆمەڵایەتی قوڵتر کردوتەوە لە ئێستادا کە کوردستان بە بارێکی ناسەقامگیر تێدەپەڕێ و ڕوبەڕووی چەندین هەڕەشەی جددی بۆتەوە زۆرینەی دەستگا تەشریعی و چاودێریەکانی لاوازن و لەژێر پرسیاردان یان ئیفلیس کراون و تەواوی جومگەکانی حکومڕان ناشەفاف و بە حیزبی کراون لەم هەڵوو مەرجەدا بە تایبەتکردنی کەرتی کارەبا کە ژێرخانەکەی لە ساڵانی پێشتردا بە بودجەی گشتی بنیاتنراوە شێوازێکە لە هەراجکردن و دەست بە سەراگرتنی کەرتی گشتی و سامانی نیشتیمانیە کە لە دوا ڕۆژدا دەبنە سەرچاوەی داهات بۆ ئابووری هەرێم و دواتریش درێژەدان بە دابینکردنی خزمەت گوزاری گشتی وەک مافێکی سەرەتایی هاوڵاتیان بە پێچەوانەوە ئەمڕۆ لە سەپاندنی کەرتی تایبەتدا ڕێژەی هەژاری ڕوو لە زیادبوون دەکات و کاریگەری نێگەتیڤانەی لە سەرگەشە سندنی بواری پیشەسازی و سەرجەم بوارەکانی خزمەت گوزاریە گشتیەکان کە پێویستیان بە وزەی کارەبا هەیە دروست دەکات و نرخی تێکرایەم خزمەت گوزاریانە چەندین بەرامبەر زیاد دەکات لە ڕوانگەی هەستکردنمان بە پێویستی پاراستنی ژێرخانی ئابووری کوردستان و بنیاتنانی بناغی ئابووریەکی نیشتیمانی سەرکەوتوو داواکارین یەک بە تایبەتکردنی سەرجەم ئەو کەرتانە ڕابگرن کە بەشێکن لە ژێرخانی ئابووری کوردستان وەک کارەبا تەندروستی وزە پەروەردە خوێندنی باڵا شارەوانی بەنداوەکان و هەتا دواییش دوو بە پشبەستن بە شارەزا و پسپۆڕانی ناوخۆ و ئەزمموی سەرکەوتوانەی ئەم وڵاتانەی کە قەیرانی ئابووریان تێپەڕاندووە چاکسازی ئابووری لە سەرجەم کەرتە ئابووریەکان بە چاکسازی دارایی و ئیداریەوە ئەنجام بدرێت سێ کۆمپانیای کارەبای نیشتیمانی دروست بکرێت بۆ هاوبەشیکردن لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتدا بە جۆرێک بەرهەمهێنان و پاراستن و دابشکردنی کارەبا بە هاوڵاتیان و خزمەت گوزاریە گشتیەکان پارێزراو بن لەگەڵ ڕێزمان کۆمیتەی مەحەلی سۆرانی حزبی شیوعی کوردستان 4 نۆی 2016